یەکێک لە چارەسەرەکانی ئەم قۆناغەوەیە هەستکەین بەچی؟ سەبرت هەبێ. من دایمە نەخۆش کە دێ بۆلام یان گەنجێک دێ پێم وەڵام وەڵڵاهی بەس سەبرت هەبێ. سەبر ئەوە نییە دائیمەن لەسەر ناخۆشی بە، سەبر لەسەر خۆشی، ئینسان لە خۆشی هەر بێ. سەبرت هەبێ لەسەر خۆشی. باشترین جۆری سەبر لە شەرعیشا کام سەبرەیە؟ ئەو سەبرەیە کە تۆ هەموو نیعمەتەکانە لەبەردەسا، بەس سەبرگری لە حرامە بەکاری نایانی، لە باشە بەکارێنی، ئەوە سەبرە. تەمام؟ سەبرت بێ هەنگاو بە هەنگاو ئەگەی بە شتەکان. احتیمال ئەو پەلەکردنەی کە تۆ ئیکەی لە مانگی یەکە ئاڵێ من واز لە خوێندنێنم، لە مانگی سێ خوای گەورە دەرگاو لێ بکاتوانێ و یان درەجەکانە باشتر بێ یان توانای سعیکردنە باشتر بێ. بەس تۆ بەلاکی باوکی من تا لای پەتەکە ڕۆیشتووی تۆزە شکەش ڕۆگەیتە پەتەکە. سەبر. بەس ئەگەر لەم محاضەرەیە یەک کەلیمە لە من فێرەوی بێتە لەم سەبر فقط. من کە چوومە قسمی نەفسی دوای 6 ساڵی کۆلێجی پزیشکیم تەواو کرد، 3 ساڵ دکتۆری عام بوو، قسمی نەخۆشیە دەرونەکانم هەڵبژارد. کە چووم یەکێک لە دکتۆرەکان ناوی تۆڕێبوارە خوای گەورە موفەقیکە ئینشاءالله، ئەو پیاوە زۆری هەیە بەسەرمەوە. وتم مامە ئێمە بە ئەخسایی گەورەتر لە خۆماڵی مامە احترامن یانی. وتم مامە نەسیحەتێکم کە چیزانە بەس سەبرت هەبێ لەم بەشەیە سەرەگەوی. وەڵای من قسەکەیم هاکەزایی وەرگرت بینی خۆمان مامەزانیم تێگەیشت. دوای بۆم دەرکەوت سەبر لەسەر ناڕەحەتی سعیکردن، لەسەرەوەی کە نەقڵتەکەن بۆ شارێک ترە خوێنی، لەسەرەوەی نەقڵتەکەن لە شارێکی تر دکتۆر بی، لەسەرەوەی معافتە خۆن، لەسەرەوەی کە امتحانی یەکەم دەرناچی، لەسەرەوەی کە نەخۆشەکە قسە و پێڵێ، لەسەرەوەی کە خەڵک وازارێن تۆ ژۆک و ئاین تر شەریکە دزی. ئەی سەبر ئاوایە، دابشکاری زۆرە. سەبریش بۆ ئێوە دابشکاری زۆرە. چارەسەرێکی تر بریتێ لە چی؟ کاکیش بەجدۆلی سعیەکە تا بچۆرەوە. کۆرسی یەکەم امتحانە کردو دەرەجەکانە باش نییە، بەجدۆلی سعیەکە تا بچۆرەوە بزانە فعلەن تۆڵی 6 ساعات سعیەکەم 6 ساعەکە یا 3 بەچی ئایزانێ هەر ڕۆژە سعی تەواو کرد تا ئێوارە چەند ساعات سعی کرد بینوسە 2 هەفتەیەک متابعەی خۆکە بزانە فعلەن 6 ساعات سعیەکەی ڕۆژانە یان پێ دوایە 6 ساعات سعیەکەی. زۆر جار ئینسان پێی وایە زۆر سعی کردەوە بۆ سێرەکە ساعاتێک زۆر نییە. زۆرە لای ئەو لە مشکیەوە زۆرە بە تااقەتی نییە. ئەگەدار کەواتە مخاڵێ. دوو مراجعە بکەوە دوای امتحانە ئەرێ هەڵەکانم چی بوو؟ ئەرێ من بۆ دەرەجەم نێنە، ئەرێ من بۆ کەمم هێنا، ئەرێ بۆ سڕیمەوە. ئەوە یەکێکی ترە. باش خاڵێکی تر لە چارەسەری ئەمە بریتێ لە بەدوای ئەوەیە بگەڕی کە کەسێک کتەبێ وەکوتم پاڵپشتێ بێ، هاوکارێ بێ، تەشجیعت بە، ئەکرێ مامۆستایەکی باش بێ، ئەکرێ نوێژخوێنێ بێ لە مزگەوتەکە کە چی بینی وایە بەدەر لە تەشجیعەکانی خۆی. باش